تکریت زیاتر لە 3600 دۆنم سوتاوە و لە مووسڵی زیاتر لە 1600 دۆنم سوتاوە. ئەنی کەرکک بە پلەسێ دێ ئێمە لە ئەنجومەنی نێنەران ئەو بابەتەمان و ڕژاندۆ قسەمان لەسەری کرۆ مناقشەی لەسەر کراوە ئەمانەیە بڕیاری پێدەکەین. ئەو بڕیاری ئێمە تەوسیاتە بۆ حکوومەتی ئیتیحادی دیارە کەچووە ئەوان دەبێت قەرەبووی بکەنەوە دیارە لە بودجەی یان موازنەی 2019 بڕگەیەک هەیە بڕگەی تەواوی پێێنن 192 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە ئەتوانن لەو بڕگەیە حکومەت دەتوانێت قەرەبووی جوتیاران بکاتەوە. ئێمە زەختەکەین وەکو ئەنجومەنی نێنەران دیارە حکوومەتیش بەرپرسە لەو کێشانەی کە هەیە لەو سوڵانەی کە هەیە لەبەرەوەی ئەو سنوورانە زۆربەی هێزی سەربازی تایە ئەو هێزە سەربازیانە بەرپرسن لەوەی کە بەروبوومی جوتیاران و ژیانی جوتیاران و ئیشکاری جوتیاران بپارێزن بۆیە دەبێت حکومەت ملزەمە بەوەی ئەو جوتیارانە قەرەبوو بکرێتەوە. ئێمە ژوەکو ئەنجومەنی نێنەران ئەو تەوسیاتانە ئێمە زەختێکە بۆ سەر حکوومەتی ئیتیحادی بۆی بتوانین ئەو جوتیارانە قەرەبوو بکەینەوە.